هەستیاری دۆخی کوردستان لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا. پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە دوای گوچەکانی بافڵتاڵەبانی چی بەسەردێت؟ ئەوەی کەس چاوەڕێی نەبوو لە هەڕەشە تەحەدا و ئاڵنگاری نوێ بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر ستەیج گوتی ئەمە جگە لە لێدانی دوایین بزمار لە تابوتی پەیوەندیەکانی نێوان حیزبەکەی و پارتی دیموکراتی کوردستان. بافڵتاڵەبانی ستەیجی یاریگای سلێمانی و بەردەم لە ئەنگرانی کردە دوایین هۆڵی کۆبوونەوەی نەگونجانی چەندان ساڵەی لەگاڵ حیزبە دژبەر و هاوپەیمانەکەی لە حکوومەتدا. دۆخەکە تەواو هەستیارە، هەمووان بە وردی و حساب بۆکراوی دەست دەبەن بۆ ئەو جوڵانەی کە ماوەی 4 ساڵە چاوەڕێن بیکەن. پارتی دیموکرات، یەکێتی نیشتمانی و ئیسلامیەکان و نەوەی نوێ و دوو پارتە تازە دامەزراوەکە هەمووان بە گومان و دوودڵیەوە لە یەکدی دەڕوان و زۆرێکیش لەو لایەنانە پێیان وایە توندبوونەوەی هەڵمەتی هەڵبژاردن لە کۆتاییدا گورزی خۆی دەوەشێنێت و دۆخەکە لەبەر یەک هەڵدەوەشێنێت. بەغدا تاران و ئەمریکیەکان بە وردی چاودێری هەڵبژاردنەکان و تەواوی پرۆسەکە دەکەن و بۆ هەر یەکێکیان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، هەرگەکە و بە ئاراستەی خۆیدا دەیەوێت لایەنەکان ڕابکێشێت. پارتی دیموکرات ترسی لە پلانێکی نهێنی و تایبەت هەیە کە قەوارەی هەرێمی پێ بخاتە مەترسیەوە. بەرپرسانی و حیزبە لە کۆبوونەوە تایبەتەکاندا نەیان شاردۆتەوە کە هەوڵێکی ناوچەیی وڵاتێکی دراوسێ هەیە کە هەرێمی کوردستان بخاتە دۆخێکی نائاساییەوە، ئەمەش بە وەستانی پێکهێنانی کابینەی داهاتوو یاخود ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان. چاودێرانی دۆخەکە وای بۆ دەچن دوای هەڵبژاردن یان ئەنجامەکەی قبول ناکرێت و ڕەت دەکرێتەوە، یاخود لە پێکهێنانی کابینەی داهاتوودا هێندە کارەکە قورس بکرێت کە پێکهێنانی کابینەکە لە ئەستەم نزیک ببێتەوە. یەکێتی نیشتمانی دەستەواژەی قورس و گوماناوی بەکاردەهێنێت کە پێک هاتوون لە وشەی ڕووخان و لێسەندنەوە کە ئەمەش دۆخەکەی هێندەی تر بردۆتە سەرەوەی کە نیەت و پلانەکان باش نین و گوماناوین. جارجارە لە پایتەختی کوردستان یاخود سلێمانی پێکدا هەڵبژان و هەڕەشە لە یەکدیکردن دروست دەبن، بەڵام هێشتا ئەو گرژیە دروست نەبووە کە هەمووان گومانی ڕوودانی دەکەن. پارتی دیموکراتی کوردستان خاکفرۆش! لایەنەکانی تر لە حاشیە و پەراوێزی ئەم هەڵمەتە تند و ئەم جەنگە نهێنیە ساردەی نێوان دوو پارتە گەورەکەدا هەڵمەتی خۆیان بەڕێوە دەبەن و ئەوانیش وەکو شەقام چاوەڕێی چرکەساتی تەقینەوەی ئەو کێشە و کێبڕکێکەڵەکە بوانن کە چاوەڕێ دەکرێت ڕوو بدات و ئەگەرێکی بەهێزە. تەنها 20 ڕۆژ ماوە بۆ ئەو ساتەی کە ئۆپۆزیسیۆن بە ڕۆژی لێپێچینەوە گەورەکەی دەدەنە قەڵەم و پێیان وایە ئەوای دی کۆتایی دەسەڵاتی 34 ساڵەی پارتی و یەکێتیە، بەڵام لە هەمان کاتدا خۆشیان بە تەواوی کەوتونە دەژێر هەژمونی ئەو هەڵمەتە قورسەی کە ئەوان تێیدا ژمارە بچووکەکان نەک قورسەکە.